بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم برزان خوشويسانم لخزمة كتابي نيابي أذكار إمام النووي كيك الكتاب زور نيابة كان أمر لخزمة تنهدو فرمايشتي بيغمبرا أبين صلى الله عليه وآله وسلم كخوشويسمان أفرمي أقل لسلطانك ترساي لمليكة ترساي لباشاية ترساي لمسؤولة ترساي أما طبعا أي إنسانة خوفێکی بۆ دروستە بێ بەرامبەر بە سوڵتانێک لەوە چی سوڵتانە بنێرە بەدوایە نامەیەک هاتووە بەدواتە لێ ئەترسی چی بکەی لەم کاتانە عەبدوڵای کوڕی عومەر بۆمان ئەگێڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەریان صلی الله عليه وسلم ڕۆژێکیان ڕووی تێکردن فەرمووی إذا خفت سلطانا ئەگەر لە سوڵتان و مەلیکێک ترسای ئەو غێرەه یا غێری سوڵتان و مەلیک لە مرۆڤێک ترسای کەسێکی شەڕیر هەیە لە گەڕەکەتە لێی ترسای هەر کەسێک شەخصێک تۆ لێی ترسای أم دعانا بڵێ لا إله إلا الله الحليم الكريم هیچ پەرستراوێک نییە غەیری ذاتی الله نەبێ کە دوو صفەتی جوانی بریتیە لە حەلیم زۆر حەلیمە و زۆریش کەریمە سبحان الله پاک و بێگەردی بۆ کێ بۆ پەروەردگارێک رب السماوات السبع ورب العرش العظيم خاوەنی حەوت ئاسمانەکە و خاوەنی عەرشی گەورە لا إله إلا أنت خوائیان هیچ پەرستراوێک نییە تەنها تۆ نەبی عەزە جارك وجل ثناؤك ئەوەی دراوسی تۆ بێ زۆر عەزیزە ثەنای تۆ زۆر گەورە و بڵندە عەزە جارك وجل ثناؤك ئەم دوو کەلیمە زۆر گەورە لە عولەمای ئومەتی ئیسلامیەک عالم هەیە پێوتراوە جار الله کە ئیمامی زەمەخشەریە تەوا ئیمامی زەمەخشەری ئەواخیری عمری هەر هەموو لە پەنای کەعبەیە بەسەرە برد بۆیە ناوی لێنرا بۆ جار الله دراوسەی خوا کە ئەفەرمێ عەزە جارك یعنی ئەو کەسەی کە لە جیواری تۆیە لە داڵدەی تۆیە زۆر عەزیزە یا ئیلاهی طبعا جیوار بە معنای دراوسەیە بە معنای داڵدەدانیش دێ یعنی ئەوەی لە داڵدەی تۆیە عەزە جارك ئەوەی دراوسەی تۆیە هەر عەزە جارك ئەفەرمێ گەر ئەم دوعایەت خوێنت لە سوڵتانە ترسە ئەمە خوێنت هیچ ترست لە سوڵتانەکە نامێنێ و حاڵت طەبیعیە بێت ئەم دوعایە مەشهورە زۆرێک لە عولەما لەو کاتێک کە بان کراون محاسەبە کراون ئەمەیان خوێندووە خوای گەورە زۆر کارەکەی بۆ تەسهیل کردو هەتا لە ڕوایەتێکە کە ئیمامی ئەحمەد بانگە کرێ ئەفەرمێ لێوی جوڵان قسەیەکی کرد دوای ئەو کەسە کە حرەز بوو وتی وەڵا قەرار بوو تۆ بکوژرەی نازانم سوڵتان ڕێزی لێگرتی لە برێ بتکوژێ فەرمووی ئەم فەرمایشتەی پێغەمبەرم صلی الله عليه وسلم خوێند لە حیاتمان ئەم حاڵەتەمان زۆر بۆ دروستە بێ زۆر ئاساییە ئینسان لە حیاتی خۆیان دەیان جار بانگ کرێ و بگیرێ و پرسیاری لێ بکرێ و دینداری مەیدانێکی ئەوە نەکراوەتەوە ئیتر تۆ هەتایە بەردەمە چۆڵ بێ و هیچ گرفتێ نەیەتەڕێت وەڵا گرفت هەر دروستە بێ بۆیە ئینسان ئەم دوعایی لەبەر بێ لەو کاتەی لە سوڵتانێک ترسا لە مەسئولێک لە غەیرێک لە کەسێک دوژمنێک أم دعاء إخوانا وعينا أو دعاء بيشوش حديث أبي موسى هرباشا اللهم إنا نجعلك في نحورهم ونعوذ بك من شرورهم كلا درسي بيشوا باسم كله أو دعاء أم دعاء إنسان بخوان فرمايشتي دوام كأشينا خزمتي أجر إنسان برامبر بدجمنكي واستات شي بله أنا سيكوري مالك ومن أجرته والله لغزوك لخزمت بيغمبر أبو صلى الله عليه وآله وسلم فلقي العدو برامبر بدجمن ركعة ووستا فسمعته يقول يملب أم دعاء أخوان أو يا مالك يوم الدين يا مالك يوم الدين هو خاون ملك روجي دعائي مالك روجي دعائي إياك أعبد بس تو أبرست وإياك نستعين بس داوي هاوكاري وكومغلتوك أفرمي سبحان الله كأمي وت بيغمبري خاص الله عليه وسلم عليه فلقد رأيت أنز عليه بتشاي خم بيني الرجال رأيت الرجال تصرع أم بيني نفركان أكوتن بمديو بوديو كبرامبر بيغمبر صلى الله عليه وسلم واستاب تضربها الملائكة من بين أيديها ومن خلفها ملائكة يكسر راس تخو تداخلي كدو لي أدا بوي أم دعاء كي زور قوري كإنسان برامبر بدجمنكي أوستي بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم أو فرمو يا مالك يوم الدين إياك أعبد
وإياك أستعين هو مالکی ڕۆژی دوایی ئیاکە ئەعبود بەس تۆ پەرستنم بەس بۆ تۆیە داوای هاوکاریم بەس لە تۆیە تۆ خۆت وەرە بەهانامەوە ئەفەرمێ ئەنەس ئاوا لە پێش چاوم بینیم نەفەرەکان هەر هەمویان ئەکەوتن بەم دیو بۆ دیوە ئەکەوتن پیاوەکان هەر هەموویانە بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەستاوە ئەمەی کە ئەفەرمێ مەلائیکە لێ ئەدەن عولەما ئەفەرمون ڕاستە لە فەرمایشتەکە تەفسیلی نەدراوەتی بەڵام پێ ئەچێ ئەنەس پرسیاری کردبێت لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سری ئەم دوعایە چییە ئەو پیاوانە بەرامبەر بە تۆ کەوتن فەرمووی تضربها الملائكة من بين أيديها ومن خلفها ملائكة لي أدان وإخست داوم لذاتي باش پروردگار أم كلماتنا من لقبولك بكاتا شرائك روشن بو جيان من بو مردن من بو آخرة زندوبنا ومن وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين فايقور لقناه من الشيء وجبوري وخالي من قبولك